ژانری ئەدڤێنچەر یاخود سەرکەشی چییە؟ ئەم ژانرە ژانرێکە کە باس لە گەشتکردن دەکات، واتە کارکتەری سەرەکی ژانرەکە گەشتێک دەکات و لە شوێنێک دەچێت بۆ شوێنێکی تر. مەبەستیش لە گەشتی کارکتەرەکە بەگشتی بەدەستهێنانی ئامانجێکە کە زۆر جار لە سەرەتای چیرۆکەکەەوە باسی لێوە دەکرێت و جاری واش هەیە تا کۆتایی چیرۆکەکە نازانین کە ئامانجی گەشتکەرەکە چییە. لەرە گەشتەکانی کارکتەرەکەەوە تووشی چەندان مەترسی و ئاڵۆزی دەبێتەوە کە لە چیرۆکەکە باس لەو مەترسی و ئاڵۆزیانە دەکات کە ئەو کارکتەرە لە گەشتەکەی تووشی دەبێت و شێوازی هەڵسوکەوتی لەگەڵ ئەو مەترسیانە پیشان دەدات. لە هەمان کاتدا چیرۆکە ئەدڤێنچەر و سەرکەشیەکان گۆڕانی بارودۆخی لەگەڵە و حەماسەت و هۆگریەکی زۆر بە بینەر و خوێنەر دەدات. بەهۆی ئەوەی شوێنەکان دەگۆڕێن، بارودۆخی شوێنەکان دەگۆڕێت و زۆرجار تەنانەت کەش و هەوا و کات و ساتەکانیش تیادا دەگۆڕێن. هەر ئەمەشەوا دەکات کە جۆش و خڕۆشێکی زۆر بە خوێنەر و بینەر بدات. ئەم ژانرەش هاوشێوەی زۆرێک لە ژانرەکانی تر بە تەنها ناتوانێت پەیامێک بگەێنێت، هەر بۆیەشە زۆر جار لەگەڵ ژانرەکانی تر بەکاردێت، بۆ نمونە ژانرەکانی فانتازی و ژانرەکانی تھریلەر یاخود هەر ژانرێکی تر کە لەگەڵ چیرۆکەکە بگونجێت. بەگشتیش ئەو چیرۆکانێک کە لە ژانری ئەدڤێنچەر پێک دێن لە دەوری یەک بابەت و یەک لایەن دەخوێنەوە، واتە فۆکسی چیرۆکەکە تەنها لەسەر بابەتێکە و ئامانجی پێگەیشتنی کۆتایی ئەم بابەتەیە. گرنگترین نمونەکانی ژانری ئەدڤێنچەر لە ئەدەبدا بریتیە لە دوورگەی گەنجینەی ڕۆبەرت لویس ستیڤنسن کە لە هەمان کات چەندان جار کراوەتە فیلم و زنجیرەی سینەمای و هەروەها لە قوتابخانەکانیش زۆر جار بەتایبەت لە کوردستان ئەم چیرۆکە دەخوێنرێت و قوتابیەکان پێی ئاشنا دەبن. نمونەیەشتری ژانری ئەدڤێنچەر کتێبی هۆبیتی J.R.R. تۆلکین کە پێکاتوە لە هەریەکە لە فانتزی و ئەدڤێنچەر واتە فانتازیا و سەرکەشی. ئەمەشیان کراوەتە فیلمێکی سینەمای هەرە سەرکەوت و داهاتێکی زۆر باش و هاندەرێکی زۆری بەخۆوە دیوە. ئەمە بەگشتی باسێک و ناساندنی ژانری ئەدڤێنچەر بوو بە هیوای سوود.